سلااوتان لێبێ من سەمەدەلەوەم پسپۆری چارەسەری سروشتی لە نەخۆشخانەی بێسلایف. ئەمڕۆ ئەم جوڵانەتان فێرەکەم بۆ کەمکردنەوەی ئازاری جونگەی ئەژنۆ و هەروەها بۆ بەقوتکردنی ماسوولەکانی دەوروبەری ئەژنۆکە و هەروەها بۆ زیادکردنی جوڵەی ئەژنۆ. سەرەتا جوڵەیەکەمان خاولێکی ئاوها هێنی، ئاوها خاولەکە لوولەکەیت و بەم شێوازە دانیشی خاولەکە لەژێر ئەژنۆ تا دانی، دەستە هەردوو دەستە لە دواوە دانی، ئەبێت قاچ بە هیچ ناوێ نەجوڵێ، تەنها بە ئەژنۆ پەستانەکەیتە سەر خاولەکە بۆ خوارەوە. ئێستا بەم شێوەیە پەستانی لێەکەی بۆ ماوەی 5 چرکە. 1 2 3 4 5. اینجا ئەژنۆ شلەکەیتەوەی هێنتە سەرەوە. اینجا دووبارەیەکەیتەوە 1 2 3 4 5. بۆ ماوەی 5 جار دووبارەیەکەیتەوە ئەم جوڵەیە. جوڵەی دووەممان ئاها بەم شێوازە پاڵەکەوی ئەو ئەژنۆی کە کێشەکەی تایە درێژەیەکی ئاوها بەم شێوازە و هەروەها بۆ ماوەی 5 چرکە بەم شێوازە ڕایەگری 1 2 3 4 5. اینجا دایانیتەوە، 2 چرکەی سراحەتەکەی، اینجا دووبارەیەکەیتەوە 1 2 3 4 5. اینجا دایەگری دووبارە 1 2 3 4 5. دایەگری دووبارە 1 2 3 4 5. دایەگری دووبارە 1 2 3 4 5. ئەمەش بە هەمان شێوە 5 جار دووبارەیەکیتەوە ئەم جوڵەیەش. ئەم جوڵەیان بەم شێوازە دانیشی پشتە ئەدەی بە شتێکە، ئیتراگە کورسی بێگەر قەنەفە بێ هیچ کێشەیەکی نییە، مهم شتێک لە پشتا بێ. بەم شێوازە دەستە دانێ و ئەو خاچی کە کێشەکەی تایە، ئەو ئەژنۆیی کە کێشەکەی تایە بەم شێوازە بەرزەکەیتەوە و پەنجەکانە هێنیتەوە بۆ لای خۆت. ئاوا بۆ ماوەی 20 چرکە ڕایەگری. سێ چرکە بۆ 4 چرکە ئیسراحەتیەیتێ. اینجا دووبارەیەکەیتەوە. دووبارە سێ چرکە بۆ 4 چرکە ئیسراحەتیەیتێ و دووبارەیەکەیتەوە. دووبارە سێ چرکە بۆ 4 چرکە ئیسراحەت. دیسان دووبارەیەکەیتەوە. دووبارە سێ چرکە بۆ 4 چرکە ئیسراحەتیەیتێ و ئەمە ئەخیر جارە، ئەمە شەر دیسان 5 جار دووبارەیەکەینەوە ئەم جوڵەیە. بەم شێوازە کۆتاییمان بەم جوڵەیەش هێنا. جوڵەی چوارەم و کۆتایی ئەوەیە کە کورسیەکی هێنی لە پێشی خۆت دانی، قاچە بەقەت شانە ئەەکەیتەوە و پێت ڕووی لە پێشەوەیە، دەستە لەسەر کورسەکە دانی و لەسەر پەنجەکانە ڕاوەستی بەم شێوازە بۆ ماوەی 10 چرکە. اینجا ئیسراحەتێکەکەی بۆ ماوەی 3 بۆ 4 چرکە و دووبارەیەکەیتەوە. اینجا دووبارە ئیسراحەتیەکەی بۆ ماوەی 2 بۆ 3 چرکە و دووبارەیەکەیتەوە.
اینجا دووارەی ئیسراحەتەکەی 3 بۆ 4 جرگە. دووبارەیەکیتەوە. دیسانەوە 3 بۆ 4 جرگە ئیسراحەتیەوێ. دووبارەیەکیتەوە. بەم شێوازە 5 جار دووبارەیەکەینەوە ئەم جوڵێش. نەخۆشخانەی بێست لایف تەندروستیت بە ئێمە بسپێرە.